ئەگەر پەیوەندیت بە کەسێکەوە کرد خۆت بناسێنە برا بە ڕێزەکانم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لە سەحابەکان هات بۆ ماڵیان قەرزی لە لای پێغەمبەر بوو صلی الله علیه و سلم، دای لە دەرگای ماڵی پێغەمبەری خوا. پێغەمبەری خوا فەرمووی کێیە؟ وتی خۆمم یا منم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ناخۆشیەکەوە فەرمووی ئەمە چییە منم؟ یعنی بڵێ فڵانە کەسم، یعنی ناو خۆت بڵێ. بۆیە ئیمامی بوخاری و ئیمامی مسلم ئەم حەدیثە ئەهێننەوە لەژێر ناوی ئەوەیە کە مەکروهە ئینسان ڕۆیش دای لە دەرگای کەسێک ناو خۆی نەڵێ، ناو خۆت بڵێ. ئیتر پێویست ناکە کابرا ئیمتیحان بکەی. ئەوە باشە نامناسیتەوە، بۆ فەقیر ناناسیتەوە. ئەگەر دەوڵەمەند بووە ئەمت ناسیە، و ئەگەر نازانم چی بووە. ئیتر ئەنواع و ئەشکال قسە مقدماتێکی زۆر دقەیە دوان مەشغوڵ تەکات و دەی بیری لێ بکە بزانم ناسیتەوە. چی زەرورەت ئەو قسانە؟ یعنی چی زەرورە؟ هەر یەکێ ئیمڕۆ دەیەها و بەڵکو سەدەها ناسراوی هەیە، بۆ ئیمتیحانی مقابل ئەەکەی. پێویست ناکە ئەو ئیمتیحانانە کە شەرع پێی ناخۆشە، دین پێی ناخۆشە، یەکسەر خۆت بناسێنە. من فڵانە کەسم، ئەگەر نەتی ناسی، من فڵانە کەسم زەحمەت نێوە، یەکسەر بڕۆ سەر بابەتەکە. ئەگەر بە نووسینیش بێ برا بە ڕێزەکانم، بە نووسین تۆزێ ناڕەحەتترە. نامەی نووسین هەنێ کەسێ السلام عليكم ورحمة الله وبركاته ئەبێت توش بۆی بنووسیتەوە. ئەگەر بنووسی وعليكم السلام طبعا عاجزە بێ، مامۆسای بەتایبەتی بۆ مامۆسای ئاینیەکان. مامۆسای ئاینیە وەک خۆی جواب ناداتەوە، ئەبێت توش بنووسی وعليكم السلام ورحمة الله وبركاته. دەنگ و باستان چۆنە مامۆسا؟ بێت توش باشی ئەحواڵتان ئێستا چی ئەەکەی؟ خەریکی چی؟ ئەم هەموو تەفاسیلە بۆچی؟ لەوەدا لە ئەخیریشا پرسیارێکی هەیەیان وەڵا حەزم کرد قسەیەک زەرور نییە، ئەم هەموو تەفاسیلەی ناوێ. السلام عليكم و فڵان یەکسەر بۆ سەر بابەتەکە پێویست ناکات. ئەم هەموو عالەم هەمووی دەستی بەتاڵ نییە برا بە ڕێزەکانم. هەنێ کەسیش هەیە طبعا ئیتر گلەی ئەم لا ئەو لا گلەی، یعنی بێبێتام و بێمەعنا لە یەکتریەکەن، ئەمە هەمووی طبعا شتێکی باش نییە.